مسلمانانی هندستان ناوبەناو دەکەونە بەر پەلاماری گروپە توندڕەوە هندۆسەکانی هندستان و سەر و ماڵیان بە ئامانج دەگیرێت. یەکێک لەو ناوچانەی کە دوا پەلاماری هندۆسەکانی تێدا تۆمار کراوە ویلایەتی تریپۆرایە لە باکووری ڕۆژهەڵاتی هندستان. لەم ویلایەتەدا چەند گوندێکی مسلمان نشین لەلایەن گروپێکی تێکدەرەوە پەلامار دران و دوکان و خانە و مزگەوتی مسلمانان سووتێنران. دانیشتوانی مسلمانی ئەو گوندانە دەڵێن پەلاماردانی ناوچەکانمان بۆ ئەو گروپانە ئاسانە، چونکە ناوچەکەمان دوورە دەستە و پۆلیس کەمتر دەگاتام ناوچانە، بۆیە ئەو گروپانە بە ئاسانی پەلامارمان دەدەن و بە زۆریش دوکانەکان دەکەن ئامانج بۆ ئەوەی دۆخی ئابووری مسلمانەکان بە تەواوەتی شپرزە ببێت. دانیشتوانی ویلایەتی تریپۆرا 4,800,000 کەس دەبن. لەم ژمارەیە لە هەر دە کەسێک یەکێکیان مسلمانە. وەک خۆیان دەڵێن لەگەڵ دراوسێ و هندۆسەکانیان پەیوەندی باشیان هەیە و پێکەوە لە گوندەکاندا دەژین. پێشتریش ئەگەرچی لە ناوچەکانی دیکەدا ڕوبەڕووبوونەوە لە نێو پێکهاتە ئاینیە جیاوازەکان و مسلمانەکاندا هەبوو، بەڵام لەم ناوچەیە ئەو کارە تێکدەرانە پارێزراو بوو. بەڵام راپۆرتەکان و دانیشتوانی مسلمانی ناوچەکە ئەوە پشتڕاست دەکەنەوە کە ماوەیەکە مزگەوتەکانیان هێرشیان دەکرێتە سەر و دەسووتێنرێن یاخود زیانیان پێدەگەێنرێت. بە جۆرێک کەمتر مزگەوتێک دەبینی کە بەرهێرشی تێکدەرانە نەکەوت بێت. چامتێلا یەکێکە لەو گوندانەی کە مسلمان و هندۆسەکانی تێدا دەژین و مزگەوتێکی تێدایە، بەڵام ماوەیەکە مسلمانان لە ترسی پەلاماردان وا بە باشتر دەزانن لە ماڵەکانیان بمێننەوە بۆ ئەوەی گیانیان پارێزراو بێت، چونکە تەنیا لە ماوەی مانگی تشرینی یەکەمی ئەم ساڵدا 10 پەلامار بۆ سەر مسلمانان لە ویلایەتی تریپۆرادا تۆمار کراوە. مسلمانانی تریپۆرا لە ئێستادا تەنانەت لە نێو ماڵەکانیشیاندا هەست بە ئارامی و پارێزراوی ناکەن، چونکە لەلایەن هندۆسە توندڕەوەکانەوە بە بەرد و بوتڵی شوشە هێرشیان دەکرێتە سەر. بەرپرسانی ویلایەتەکەش هەرچەندە هێرش و پەلامار و مزگەوت سووتاندنەکان ڕەت ناکەنەوە، بەڵام دەشڵێن نەبووەتە دیاردە و تەنیا چەند حاڵەتێکی کەم تۆمار کراون. ویلایەتی تریپۆرای هندستان لە 3 لاوە لەگەڵ وڵاتی مسلمان نشینی بەنگلادێش هاوسنوورە و کە لەو وڵاتەدا ژمارەیەکی کەم لە هندۆسەکان دەژین و بچووکترین ڕوودا و لە بەنگلادێش گەورەترین کاردانەوەی لەسەر ژیانی مسلمانەکانی ویلایەتی تریپۆرا دروست دەکات. زۆربەی پەلامار و هێرشەکانیش لە لایەن ڕێکخراوی گەورەی هندۆسی بە ناوی ویشوا هیندو پەریشادەوە ئەنجام دەدرێن کە ئەم ڕێکخراوە لە پارتی دەسەڵاتداری بەهاراتیا جانتای هندستان و چەند گروپێکی دیکەی هندۆسی توندڕەوەوە نزیکە و تۆمەتباریشە بە کوشتنی دەیان مسلمان و خاپوورکردنی مزگەوت و تاڵانکردنی سەر و ماڵیان. دواهێرشی ئەم گروپەش بە بەشداری 10,000 لە لایەنگرانی لە 26 تشرینی یەکەمی ئەم ساڵ بۆ سەر کەمینەی مسلمانانی ویلایەتی تریپۆرا ئەنجام درا.